لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لەسەرم بابەتە بەڕێز سروود شاخستانی پارێزەری ڕاوێژکار لە سلێمانیەوە لەگەڵ من دەبێت سەبارەت بە ڕووداوەکە لە هەولێرەوە لەگەڵ من دەبێت سەبارەت بە ڕووداوەکەی لالەزار. بەڕێز سروود سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەوەی لە سلێمانی و بە دیاریکراوی لە لالەزار ڕوویدا چه کێشەیەکی یاسایی تێدا بوو ئەگەر لەلایەنە یاساییەکەوە قسەی لەسەر بکەین. سەرەتا زۆر سپاس سڵاوی تایبەتم بۆ بینەران و کارمەندانتان. دیارە خۆتان دەزانن ڕێگا و شوێنی یاسایی ئەوانەی کە لە قانون دەزانن و کار لە سەرۆکاریان لەگەڵ یاسادا هەیە زۆر ڕوون و ئاشکرایە کاتێک کە تۆمەتبارێک با بڵێن لەلایەن دادوەرەوە کەسێک تحریکی داوای لە دەست دەکات یان داواکاری گشتی داوایەک دەجوولێنێ لە زدی ئەو پێش هەموو شتێک پێویستە هەرچی بەڵگە و دلیل هەیە لە دوایەوەی کە داوایەکە تحریک دەکرێت لە دۆسیەکدا کۆ بکرێتەوە کە زاندرا بەڵگە و دلیلی تەواو هەیە ئەو کاتە لە ڕێگای تەبلیغەوە کە بانگێژنامەی پێ دەڵێن کەسێک دەنێردێ ئەو کەسە ئاگادار دەکرێتەوە بە تایبەتی کە شوێنی دانیشتنی دیار بێ پێی دەڵێن کاکە تۆ بانگێشکراوی لە ڕۆژی ئەوەندەوەندە لە دادبینی لە ڕۆژی ئەوەندە دەبێت لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە ئامادەبی و لە دوای حەوت ڕۆژ دادوەری لێکۆڵینەوە چاوەڕێ دەکا ئەگەر ئەو کەسە هات باشە ئەگەر نا تەبلیغی دووەمی بۆ دەنێرێ دیسان حەوت ڕۆژتر چاوەڕێ دەکا بۆی بزانێ ئەو کەسەی کە تۆمەتبارە دێتە بەردەم دادوەریان نا باشەکەواتە جەنابەت ئەڵێی ئەو کاتە کە سەرۆکی بەرەیگەل لاهوری شێخجەنگی بانکێشی دادگای پێ نەگەیشتووە ئاگادار نەبووە کە لەلایەن دادگاوە داواکراوە بەپێی هەموو زانیاریەکانی ئێمە بیستمانە و لە سەرچاوی زۆر دقیقەوە نەخێریی پێ نەگەیشتووە و هیچ تا ئێستاش ئەمە نازانین مەسەر تحریکی داوا چێ کردوێتی لە دژی شێخلاوە شێخزەنجی و لە دوای ئەوەش فەرمانی دەستگیرکردن زۆر جار بۆ کەسێک دەردەچێت کە شوێنی دانیشتنی دیار نەبێ لە کاتێکدا شێخلاوە شێخزەنجی شوێنی دانیشتنی دیار بووە و لە هەمان کاتدا سەرۆکی حیزبێکی مجازە لە هەرێمی کوردستان و مشارەکەی انتخاباتی کردووە ئەو ئیزراعاتانەی کە دژی ئەو کرا بە هیچ زۆرێک قانونی نین و پشت بەوە بەستراوە مبەڕی قانونیان بۆ هێناوەتەوە دەنا ئیزراعاتە سەرەتاییەکانی و دواتریش کە ئەو کارە ساتەی لێکەوتەوە و پێشاتە گەورەی کە بەڕاستی هەرێمی کوردستانی لە ڕووی ناو ناوبانگەوە بە چەند فەرسەخ گەڕاندەوە پاش ئەمانە هەمووی کاریگەری ئەوە بوو کە ڕێچکە قانونیەکان وەکو خۆیان نەڕۆیشتون. باشە بەڵام بەرپرسانی دادگا و بەرپرسانی ئەمنی سلێمانی دەڵێن کە لاهوری شێخجەنگی بڕیاری دەستگیرکردنی هەبووە بەڵام لەبەرەوەی داوای لێکراوە خۆی ڕادست کات خۆی ڕادست نەکردووە لە ڕووی یاساییەوە ئەگەر کەسێک خۆی ڕادست نەکات بەو جۆرە مامەڵی لەگەڵ دەکرێت. سەرەتا هەمومان دەزانین هەر ئەو ڕۆژەی پێشەوەی دەوری ماڵی جەنابی کاک شێخلاوە شێخزەنجی بگیرێ کاک لاور بە عەسرەکە لە تەعزیە بووە بەخۆی بە کاک وڵاتی برایەوە و سوڕاوەتەوە لە سلێمانی هیچ کێشەیەک نەبووە و ئەگەر کەسێک فەرمانی دەستگیرکردنی هەبێ وەکو گوتمان دەبێت پێشتر ئاگادار بکرێتەوە لە دوای ئەوە کە تۆ هێزێک دەبەی داوا دەکەی خۆی تەسلیمکە تۆ ینی سەرەتا دەکرا مەسەڵەن پۆلیس بچوایە یان گریمان ئەگەر دۆسیەکەی پەیوەندی بە ئەمنی دەوڵەتەوە هەبوو یان بە ئەمنی بە ئاسایشی گشتیەوە هەبوو کە پێی دەڵێن ئاسایش کۆمەڵایەتی ئەو کاتە دەکرا هەستیان بکردایە کە مقاومە هەیە یانەوە تا ڕەفزکردنەوە هەیە ئەو کات دەتواندرا مەسەڵەن هەم دیسان پۆلیس و ئاسایش بۆی هەیە معنیە بەوەی کە جارێکی تر با بڵێن داوای لێ بکەنەوە بە شێوەیەکی ڕسمی بەڵام ئەوەی کە ئیشکالیەتی قانونی زۆر گەورەیە بەڕێز کاک شێخلاوە شێخزەنجی هیچ دووسراوێکی فەرمی بەدەست نەگەیشتووە کاتێک لە سوسیال میدیاوە خەبەرێک لە ناکاو بڵاو بۆتەوە کە فەرمانی دەستگیرکردنت هەیە و وەرە خۆت تەسلیم کە بێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیکە بێ لە کاتێکدا بەپێی قانونی ئوسولی محاکەماتی جەزایی عێراقی ئەو بابەتانە هەموو ڕێو شوێنی قانونی خۆی هەیە و بەپێچەوانەوە دەبێت ئەو پەڕی ڕێز لە کەسێک بگیرێکە با بڵێن بانگێشتی دادگا دەکرێیان فەرمانی دەستگیرکردنیشیە لەبەرەوەی ئەو کەسەی کە ئەگەر گەورەترین قورسترین مادەش لەسەری بێ وەکو ئەمری قەبزیوانە ئەمری قەبزی بۆ دەرچوبێت دەبێت ڕێز لێ لەبەرەوەی بەپێی قانونی عقوباتی عێراقی هەموو کەسێک بەریئە و بێتاوانە هەتا و کاتێک کە لە دادگایەکی تایبەتمەند تۆمەتەکەی بەسەردا ساغ دەکرێتەوە. باشە بەر لەم ڕووداوە دەگوترا کە لاهور شێخجەنگی بە مادەی 56 لە یاسای سزادانی عێراقی تۆمەتبارە بۆیە داوای دەستگیرکردنی دەکرێت ئێستا دەگوترێت بە مادەی 406 تۆمەتبارە سزای ئەو دوو یاسایە چی دەبێت؟
ئەخۆی ئەوە شەریشکالێتێکی قانونی زۆر گەورەیە یعنی حاکم و ئەو کەسانێکە با بڵێن لە سلکی دادوەری کار دەکەن نابێ پێشوەختە باز لەوە بکەن کە فلان کەس بەو مادێت تۆمەتبارە و ئەوە حکوومەکەیەتی ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان لە سوسیال میدیا و لێدوانی زیازیا لەسەر ئاستی مەحاکمیش بەداخەوە ئەمانە هەموو یعنی چۆن دەرێک تەرەفگیری و لایەنداریە و ئیشکالیەتی قانونیە چۆن دەکرێتەوە هێشتا کە ئەو کەسا کە ناتوە و هیچ بەڵگە و دلیل لەسەری نییە و دادگایەکی تایبەتمەند لە دانیشتنێکی با بڵێن لە جەلسەیەکی محکەمەی عەلەنیدا هیچی بەسەرا ساغ نەبێتەوە تۆ هەر لەو گۆڕە بڵێ 406 باشە لە قانونە ئەوەشمان هەیە مەسەلە دیفاعی شەرعیمان هەیە یعنی تۆ کەسێکی لە ماڵی خۆتی بەبێ جیهتێک هاتووە بەبێ هیچ نووسراوێکی فەرمی پێبێ لە نیوەشەوە دێ پەلامارت دەدا تۆ حەقی قانون حەقی دیفاعی شەرعیشی داویتە تێ هەرچەندە ئەم کەیسانە ئەم کەیسە یعنی یەک لە کەیسە جیاواز و بەڕاستی مؤسیفەکانە کە پرسیاری زۆر گەورەی هەم لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان دروست کردووە و هەم لەسەر دادگاکانیش دروست کردووە باشە بەڵام دەگوترێت کە بەرەی گەل هەوڵ دەدات کە دۆسیەکە بگوازێتەوە دادگای بەغدا بە گوێرەی یاسا کارپێکراوەکان دەتوانێت ئەمە بکات لە ڕاستیدا ئەگەر بێت و یاساکان وەکو خۆیان بڕۆن مبەرڕات هەیە بەڵێ بەوەی ئەو کەیسە بگوازرێتەوە ڕاستە ئیختیساسی مەکانی ڕووداوەکە لە سلێمانی بووە بەڵام دادگاکان خۆیان وایان کردووە کە بێمتمانەی هەبێ و ئەوە لایەنێکی لەبەرەوەی جانبی سیاسی مسەیتەرە و زاڵە بەسەر و کەیسەدا نەکزانی بە قانونیەکە لەبەرەوە زۆر جار بینیمانە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە لە دادگاکان داوا کراوەکە کەیسێک مەسەن لە شوێنێکەوە بۆ شوێنیشتر بگوازرێتەوە ئەوەی هەتا ئێستا هەیە بەڵێ کار لەسەرەوە دەکەین کە ئەو کەیسە بگوازرێتەوە بۆ دادگایەکی تر هەولێر بێ یان بەغدا بێ لەبەرەوەی پێمان وایە قەناعەتمان وایە تەداخلاتی کەمتر تێدا دەبێت باشە بەڵام لاهور شێخجەنگی و براکەی پۆڵات شێخجەنگی هەردووکیان هەڵگری ڕەگەزنامەی بەریتانین ئایا ئەو هیچ کاریگەریەکی لەسەر ڕێڕەوی یاسایی دۆسیەکەیان دەبێت؟ بەڵێ هەمومان دەزانین پاسپۆرتی بەریتانی و ئەو کەسانێک کە جنسی بەریتانیان هەیە هەمیشە بەریتانیا تێیدا تۆمارکراوە کە بەریتانیای مەزن ئەو کەسەی هەڵگری ئەو ڕەگەزنامەیە لەسەر هەر ئاو و هەر خاک و هەر ئاسمانێک بێ بەریتانیای مەزن لی بەرپرسیارە و ئەکیدم ئەوان چەند ڕۆژێک بەتایبەتی لەمڕۆ زۆر بەجددی هاتوونەتە سەرخەت و ئەوان وا حساب دەکرێت کە هاوڵاتیەکی ئەوانە جگەلەوەی کە کوردە و خەڵکی کوردستانە بەڵام ڕەگەزنامەی ئەوەی هەیە بەریتانی هەیە ئەکید ئەوە لە ڕووی قانونیەوە دەتوانرێت کاری زۆر جددی لەسەر بکرێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز سروود شاخستانی پارێزەری ڕاوێژکار سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24